بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکە سڵاوتان لێ بێت وا دیارە درەنگانی شەوی ڕابردوو لێرەدا لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان گەنجێک کوژراوە. من دەمەوێت بۆ ئەمە بەستە دوازانیاریەکانتان لەسەر کوژرانی ئەم گەنجە لە شاری هەولێر لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان پێ بدەم. وا دیارە درەنگانی شەوی ڕابردوو گەنجێک لە شاری هەولێر لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان کە ئەم گەنجە ناوی ڕەمەزان حاجی شکورە کە دانیشتووی سنووری ناحیەی کەڵەکە بۆ سەیران بۆ گەشت هاتۆتە شاری هەولێر لە پارکی سامی عەبدوڕەحمان بووە. دواتر کە هاتۆتە دەرەوە ئەم گەنجە لێرەدا دەدرێتە بەردەست ڕێژ گولە و دەکوژرێتن. جێی باسە تاکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی هەولێر هیچ لایەنێکی فەرمی لەسەر کوژرانی ئەم گەنجە نەهاتووەتە دەنگ و هیچ زانیاریەکی ئەو تۆیان نەبەخشووە. واتە تاکو ئێستا هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش هیچ ڕوونکردنەوەیەکیان بۆ ڕای گشتی لەسەر کوژرانی ئەم گەنجە نەبووە. هەڵبەت دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم. من پەیوەندیم بە وتەبێژی پۆلیسی هەولێر کرد ئەو ئاماژەی بەوەدا کە هەڵبەت من پەیوەندیم بە وتەبێژ پۆلیسی هەولێر کرد ئەو ئامادە نەبوو ڕوونکردنەوە بداتن و وتەبێژ پۆلیسی هەولێر تەلەفۆنەکەی لەسەر هەڵنەگرتین و وەڵامی پەیوەندی تیمی پایتەخت میدیای نەدایەوە. ئەوەی کە هەیە درەنگانی شەوی ڕابردوو گەنجێک بە ناوی ڕەمەزان حاجی شکور لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمان ڕێک لە بەردەم ئەم شوێنەی کە من ئێستاکە لێی وەستاوم دەدرێتە بەردەست ڕێژی گولە و دەکوژرێت. جێی باسە دەگوترێ ینی دەگوترێ کە ئەم گەنجە لە پێشووتردا برایەکی ئەو گەنجە لەسەر ڕێگەی خەبات کەسێک دەکوژێت و برایەکی ئەم گەنجە بۆ 28 ساڵ حکم دراوە و زیندانی کراوە و دوای 2 ساڵ دەکە 2 ساڵ لەمەوبەر برایەکی ئەم گەنجە کەسێک دەکوژێتن. بەڵام تاکو ئێستا دیار نییە کوژرانی ئەم گەنجە پەیوەندی بەم کێشە کۆمەڵایەتیە لە مێژینەیە هەیە یاخود پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی تر هەیە، بەڵام دەگوترێتن کە ئەم کێشەیەکی کۆمەڵایەتیە. واتە پێشووتر برایەکی ئەم گەنجەی کە دوێنێ لێرەدا کوژراوە کەسێکی کوشتووە بە 28 ساڵ زیندانی حکم دراوە. دوای 2 ساڵ دوێنێ شەو درەنگانی شەوی ڕابردوو ئەم گەنجە دەکوژرێت ناوی ڕەمەزان حاجی شکورە دانیشتووی سنووری ناحیەی کەڵەکە. ئەمە لە کاتێکدایە دوێنێ بەیانی لە ناحیەی کەڵک 3 بنەماڵە بەشەر هاتن و تەقەیان لە یەکتر کرد و دواتر کێشەکەیان چارەسەر کرد و کۆتایی پێهێنا. دەمەوێت دووبارە ئاماژە بە خاڵێکی تر بدەم. ئەم گەنجە کە کوژراوە دوێنە شەو لێرە کوژراوە تاکو ئێستا دیار نییە کە بکوژانی ئەم گەنجە لە کوێنە چێنە دەستگیرکراون یاخود ناچکە تاکو ئێستا پۆلیسی هەولێر و لایەنە پەیوەندیدارەکانی هەولێر هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر کوژرانی ئەم گەنجە بڵاو نەکردووەتەوە. لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.